زیاتر لە 50 تابلۆ 40 خانمە شێوەکاری لە پێشانگایەکدا کۆ کردەوە. بەشێکی زۆر لەو خانمانی کە بەشداری پێشانگاکە بوون فەرخوازانی بەشی شانۆی پەیمانگەی هونەرە جوانەکان بوون و بەشێکی زۆریش لە تابلۆی ئەو خانمانە گوزارشت بوون لە کێشەکانی ژن و هەروەها لە سروشتی کوردستان. چل خانمە شێوەکاری شاری کەرکووک کە لە هەموو پێکاتەوە نەتەوە جیاوازەکانی شارەکە پێکهاتبوون لە پێشانگایەکدا بەشێک لە کارەکانیان خستە ڕوو. زۆر گرنگە چونکە هەنێک کەس هەیە ناتوانن لە ڕێی سۆشیال میدیاوە خۆیان دەربخەن، ناتوانن لە ڕێی تەلەڤیزیۆنەکانەوە خۆیان دەربخەن، بەباشی نەناسراون. لێرە ئەتوانن کارێکی خۆیان پیشان بدەن، لێرە ئەتوانن کە بیسەلمێنن کە چ هونەرمەندێکن تا چەندێک بەهرەی هونەریان هەیە، بەتایبەتی بۆ کچان، چونکە بۆ کچان کەمە قورسترە دەربکەون. لێرە خەڵکی ئەیاناسێت، لێرە خەڵکی ئەتوانێت بیبینێت کە کچی کەرکووک وە کچی کورد ئەتوانێت لە چ ئاستێکا بێت بۆ هونەر. ئەم پێشانگایانە دەرفەتێکە بۆ گەنجان کەوا بتوانن هونەر و تواناکانی خۆیان بەدەربخەن و هەوڵی زیاتر بدا، هەروەها پشتگیریەکە بەوە گەنجان کەوا هەر کەسێک بەهرەیەکی هەیە یا شتێک بتوانێت دەری بخە لە ڕێگە ئەم پێشانگایانەیە و گرنگیشە بۆ بەرزکردنی ئاستی ڕۆشنبیری شارەکەمان و دەرکردنی هونەرەکە. بەشداروانی پێشانگاکە بەبایەخەوە باسییان لەکردنەوەی پێشانگای کچێکی نیگارکێش کرد، بە تایبەتی کە بەشێک لە بەشداربووان فێرخوازی پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووکن و لە قۆناغی ئەزموونسازی هونەری خۆیاندان. پێشانگایە لەژێر ناونیشانی کچێکی نیگارکێش بۆ کۆمەڵێک کچ و کوڕی شاری کەرکووک کردمانەوە. ئەم پێشانگایە پێکهاتووە لە 50 شێوەکار بە هەموو نەتەوەکانی شاری کەرکووک کچ و کوڕ و کورد و عەرەب و تورکمان و مەسیح هەمویان بەشداریان کردووە. دیارە من لێ پرسراوی بەشی هونەری ڕێکخراوی فۆرم لە شاری کەرکووک و پێم خۆش بۆ ئەم پێشانگایە لەژێر ئەو ناونیشانە بە تایبەتی بۆ ئافرەت و کچانی شاری کەرکووکەمەوە وەکو هاندانێک بۆ ئەو کچانە وەکو نیگارکێشانە بۆی بتوان لە ڕێگەی ئەم جۆرە پێشانگایانەوە تواناکانی خۆیان دەرکەن و بتوانن پەرە بە تواناکانی خۆیان بدەن و بتوانن لەوە زیاتر هەوڵ بدەن و ئەو ڕێگەیانی خۆیان کە ئەیانەوێ ئەو ئاواتانی خۆیان هەیەە بیهێنن دەدی و پێم خۆشە دووبارە دەستخۆشی لە هەموو نیرگاکێشانەکەم کە ئەمڕۆ لەم پێشانگایە بەشداریان کردووە. سپاسی و هەموو ئامادەبووناکەم ئەو خەڵکە هاتوونەتە ئێرە و توانیویانە لە کاتی خۆیان بۆم پێشانگایە تەرخارکەم. سپاسی ئەوە شەکەم و پێم خۆشە لەم جۆرە پێشانگایانە هەموو کات بەردەوام بێ و لە شاری کەرکووک و بۆ هەموو نەتەوەکانی شاری کەرکووک وەکو چینی گەنجان وەکو نەتەوەی کورد ئێمە هەموو کاتێک پشتیوان بووینە، هەموو کاتێک دەست لە ناودەست بووینە بۆ ئەوەی بتوانین چینی گەنج لە شاری کەرکووک سەرخەین لە سەری ئەو بارودۆخە نالەباری کە ئەمڕۆ ڕوبڕووی شاری کەرکووک بووتەوە. توانیمانە کۆڵ نەدەین و هەوڵ دەین بتوانین زیاتر پەرەی گەنجان دەرکەوێنین، ئەو توانایی گەنجان بەرەو پێش بەرین. ڕاستە ئەمڕۆ کەرکووک لە بارودۆخێکی زۆر هەستیارایە، بەڵام ئێمە وەکو چینی گەنج و چین هونەرمەند ئەتوانین ئەو بربەستانە تێپەڕێنین و پیشانی خەڵکی شاری کەرکووک پیشانی هەموو حزب سیاسیانی بدەین کە ئەمڕۆ کەرکووک زیندووە، گەنجی کەرکووک توانیوێتی خۆی پێشەنگ بێ، گەنجی کەرکووک توانێتی خۆی هەوڵ بدا. هیچ کەسێکمان لە پشتەوە نەبووە، هیچ کەسێک هیچ لایەنێکش هاوکار نەبوو، بەڵام ئێمە خۆمان نەتوانین خۆمان دەرکەوێنین، خۆمان ئیشەکانی خۆمان ڕای بکەین و هەموو ئەو توانانەی کەوا دووبارە هەیە و سێبارە هەیە ماتوانین پەری پێ بدەین.
وەک ڕێکخەری پێشانگەکە ئاماژە پێکرد ئامانجلەکردنەوە و کۆکردنەوەی شێوەکارانی کەرکووک لە پێشانگای کچێکی نیگارکێشدا پێشخستنی بواری هونەر و دەرخستنی توانستی هونەری کچانی شارەکەیە. لە پێشانگای کچێکی نیگارکێش زیاتر لە 50 تابلۆی نەخشێنراو نمایشکرابوون کە هەر یەک لەو شێوەکارانە بە ستایل و سەلیقەی تایبەتی خۆی کاری تێدا کردبوو.